خوایان هەر کەسێک ماڵ و سەروەت و سامان دەبەخشێ یا ڕەبی خوایە بۆی پڕکەرەوە هەزار ناری بەخشیوە هەزارەکەی بۆ پڕکەرەوە. یەکێکیشیان دەفەرمێ مەلایکەی دووەم سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ خوایە گیان ئەوەی ماڵ و سەروەت و سامان نابەخشێ و گرتوویەتی خوایە لە ناوی بە ماڵ و سەروەت و سامانەکەی پێت خۆشە مەلایکە دوعات بۆ بکە یا دوعات لێ بکات. مانگی پیرۆزی ڕەمەزان فێری ئەومانی کرد دەتوانین یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەینە دوای مانگی ڕەمەزانیش. ئەم مانگە سەخی بووین، هەر کەسێک حاڵی خراپ بوایە دڵمان بۆی ژانی دەکرد و یارمەتیمانەدا. مەبەستم سوالکەرەکان نییە، سوالکەرەکان واز لێبێن، ئەوانە فەقیر نین، غێری سوالکەرەکان دەڵێم. مانگی پیرۆزی ڕەمەزان فێری بەخشینمانی کرد، فێری ئەومانی کرد ئاگامان لە فەقیر و هەژارەکان بێ. دوای مانگی ڕەمەزان بە هەمان شێوە فەقیر و هەژارە ڕاستەقینەکان ئەوانەی کە بەڕاستی فەقیر و هەژارن با دوای مانگی ڕەمەزانیش بەپێی توانای خۆمان یارمەتیان بدەین. خۆخوا نەیفەرمون بەس زەکات بدە، ئەی دوای زەکات ئەی خێر و سەدەقە یانی چی؟ کەواتە ئێمە دەتوانین سەخی بین، دەتوانین ببەخشین بەپێی توانە. دەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم؟ دەفەرمێ هەموو بەیانیەک بە درێژایی ساڵ هەموو بەیانیەک کە بەیانی دەبێتەوە دوو مەلایکە لە ئاسمانەوە دێنە خوارەوە، هەموو بەیانیەک ئەمە دووبارە بێتەوە هەموو ڕۆژێک، بەس مانگی ڕەمەزان نییە، هەموو ڕۆژێک دوو مەلایکە دێنە خوارەوە لە ئاسمان سەلامی خوایان لەسەر بێ. یەکێکیان دەڵێ اللهم ئەعطی منفقا خەلەفە، ئەوە کتیشان دەفەرمێ اللهم ئەعطی ممسکا تەلەفە. یەکیان دەفەرمێ لەو مەلایکە کە دوعاشیان قبوڵە دەفەرمێ خوایان هەر کەسێک ماڵ و سەروەت و سامان دەبەخشێ یا ڕەبی خوایە بۆی پڕکەرەوە هەزار ناری بەخشیوە هەزارەکەی بۆ پڕکەرەوە. یەکێکیشیان دەفەرمێ مەلایکەی دووەم سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ خوایە گیان ئەوەی ماڵ و سەروەت و سامان نابەخشێ و گرتوویەتی خوایە لە ناوی بە ماڵ و سەروەت و سامانەکەی پێت خۆشە مەلایکە دوعات بۆ بکە یا دوعات لێ بکات. دەسوێن بەخوا یا دوعات لێ ئەکرێ یا دوعات بۆ ئەکرێ ڕۆژانە. جا ئەو کەسەی ببەخشێ خوا بەرەکەت دەخاتە ماڵ و سەروەت و سامانی ئەوە، چونکە هەموو ڕۆژێ مەلایکەی خوا دوعات بۆ کە خوایە بەرەکەت خەیتە ئەو ئینسانەوە ماڵی ئەو ئینسانەوە کە دەبەخشێت. ئەوە کەش دەفەرمێ خوایە ماڵی ئەو کەسە لە ناو بەری کە نابەخشێت. بۆی دوای مانگی ڕەمەزانیش فێر بە ڕۆژانە شتێک ببەخشە، ئەگە 250 دیناریش بێ، ئەگە 1000 دیناریش بێ بیبەخشە، مناڵە برسا نامرێ، بەخوا دڵنیا بە مناڵە دەبرسا نامرێ، بەپی توانای خۆت ببەخشە، دڵنیا بە هەموو ڕۆژێ مەلایکە دوعای خێرت بۆ کا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر لە تەخورمایەکت بەخشیوە بە کەمی مەزانە، یەک لە تێخورما نەک خورمایە کاملیش، خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ ئەگەر بە لە تەخورمایەکش بوو، کەواتە ئەگەر لە تەخورمایەکشت بەخشی بە کەمی مەزانە، 250 بەخشی لەوە باشترە کە هیچ نەبەخشی، 1000 دینار بدەی لەوە باشترە کە هیچ نەدەی. بەڵکو ئەو مەلایکە بەردەوام دوعای خێرت بۆ بکا، بڵێ خوایە گیان ئەوەی کە دەبەخشێت بۆی پڕکەیتەوە. پێت خۆشە دوعاکەی مەلایکە بۆ تۆ گیر بێ، پێت خۆشە ژیانت خۆشتر بێ، پێت خۆشە بەرەکەت بخەوێتە ناو ڕزق و ڕۆزی و هەموو شتێکتەوە، پێت خۆشە بەرەکەت تێ بکەوێ، بێگومان پێت خۆشە. دەی ئینشاڵڵا ببەخشە لە پێناو خوادا، چونکە ئەم دوعایە بەردەوام بۆ ئێمە دەکرێت. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا وصلى الله على نبينا
محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا.